سڵاوتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم. ماڵپەڕی ئەلجەزیرە راپۆرتێکی بە دوواداچوونی کردووە لەبارەی ئەگەری جیابوونەوەی کورد لە عێراق لە ساڵی 2016دا. فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ماڵپەڕی ئەلجەزیرەی ڕاگەیاندووە هاوسەنگی هێز و دۆخی سیاسی لە عێراق گۆڕانکاری بەسەرداهاتووە و ئێمە ناتوانین بگەڕێینەوە بۆ بەغدا. دێنێ ڕیس بایالان کە مامۆستایە لە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی بە ماڵپەڕی ئەلجەزیرەی ڕاگەیاندووە. هەرگیز پێشبینی ناکەم کە ئەمریکا دەست پێشخەری بکات بۆ دابەشبوونی عێراق. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمریکا دژی وەها دابەشبوونێکی خاکی عێراق دەبێت یاخودنا؟ ئەو مامۆستایی زانکۆ ئاماژەی بەوە داوە کە شەرعیەتی یەکپارچەی خاکی عێراق لاواز بوو خەڵکی تاوەکو دێت گۆڕانکاری بەسەر تێڕوانینیاندا دێت لەبارەی یەکپارچەی خاکی عێراق. لە ماڵپەڕی بلۆمبێرگی ئەمریکی بڵاو کراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی وایە بڕی 10 ملیار مەتر چوارگۆشە گازی سروشتی هەناردەی تورکیا بکات لە ساڵی 2019 بۆ 2020. ماڵپەڕە ئەمریکیەکە و زانیاریانەی لە بەرپرسێکی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە کە تێیدا ڕوونی کردوێتەوە هێشتا تەواوی پرۆژەی هەناردەکردنی گازی هەرێمی کوردستان یەکلایی نەبووتەوە. بێوار خنسی ڕاوێژکاری ئاسایشی ئابووری لە هەرێمی کوردستان ئەو زانیاریانەی بۆ ماڵپەڕەکە پشتڕاست کردوتەوە. لە ماڵپەڕی ئەلعەرەبیە بڵاو کراوەتەوە شاژنی ئوردن بە وێنەیەکی کاریکاتێر لەسەر ئایلان کوردی لە ژمارەی تایبەتی خۆی لە فەیسبوک و تویتەر وەڵامی گۆڤاری شارلی ئیبدۆی دایەوە. دوێنێ هەینی ڕانی عەبدوڵڵا شاژنی ئوردن لە ژمارەی تایبەتی خۆی بە هەر سێ زمانی فەڕەنسی و ئینگلیزی و عەرەبی کاریکاتێرێکی بڵاو کردەوە کە تێیدا دەردەکەوێت ئایلان گەورە بووە و دەچووە بەرخوێندن و لە داهاتوودا دەبوو بە پزیشک. شاژنەڕانیا لە هەژمارەی تایبەتی خۆی نووسی بووی ئەگەر ئایلان لە ژیاندا بمایە ڕەنگە بوتایە پزیشک یان مامۆستا یان باوکێکی میهرەبان. ماڵپەڕی CNN بڵاوی کردەوە کاریکاتێرەکە لەلایەن هونەرمەندێکی کاریکاتێرز بە ناوی ئوسامە حەجاج کێشراوە. هەفتەی پێشوو گۆڤاری شارلی ئیبدۆی فەڕەنسی وێنەیەکی کاریکاتێری لەژێر ناونیشانی پەنابەران بڵاو کردەوە کە نووسرا بوو ئەگەر ئایلان لە ژیاندا بمایە لە ئەڵمانیا دەستدرێژی سێکسی ئەنجام دەدا وەکو ئاماژەیەک بۆ ئەو ژمارە زۆرەی ژن و کچانی ئەڵمانیا کە لە شەوی سەری ساڵدا لە شاری کۆڵن لەلایەن پەنابەرانەوە دەستدرێژی سێکسیان کرایە سەر. بەڵێ ئەمەش بەشێکە لەو وێنانەی کە شاژنی ئوردن بڵاوی کردوونەتەوە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیم پێشکەشکردن بەختەوار بن.